ئەوەی ڕاست بێت من بە حکمەوەی کە سەفەری دەرەوە شەو زوو ئەەکەم. ئێستا بۆ نمونە من نزیکی 30 ساڵ لەمەوە پێشەوە لە هۆڵەندا ژیاوم. مەسلەی کوشتنی ژن زۆر شتێکی زۆر دەگمەن و مەگەر لە ناو خەڵکی شەرقی ئێمەیە لەوێ ڕوویبایە. بەڵام ئێستا تەماشاکەیت ئەو نسبەی توموتیژی بە دەرەجەی کوشتنی کەسێک گەشتۆتە ئەوەی کە ڕۆژ تقریبەن هەفتانە لە ئیخبارە لە وڵاتانەش گوێ لێ ئەوێ کە ئافرەتێک کوژراوە. بەگشتی لە هەموو جیهانە ئێستا بەهۆی هەموو ئەو پاڵە پەستۆ دەرونی و ئەمنی و ئابووریە زۆرەی کە لەسەر هەموو تاکێک هەیە کارێکی وای کردووە کە مرۆڤ هۆشیار نییە لەوەی کە چی ئەکا و چی ناکات. مرۆڤ هۆشیار نییە لەوەی کە بتوانێت چۆن مامەڵە لەگەڵ هەموو کار و کاردانەوەکەی ڕۆژانەیە بکات بە دەرەجەیە کە پاڵ نەباتە بەر توموتیژی. کێشەکە لەوایە ئێمەی مرۆڤ ئەو کاتی بە تایبەتی جیلێک کە ئێستا لە دوای سیەکان بەرەوژورن، ئەمانە تقریبەن لە سەردەمێکەوە پێگەیشتون کە هەمووی پاڵەپەستۆ و سترێس بووە، ژیانیان سەر لە شێواوی بووە. زائیدەن ئەوەی کە ناکرێت، یعنی خۆی حکوومەت و ئەعلام و پەروەردە و ئەمانە تا حەدێک دەوری هەیە، بەڵام هەر هێشتا ناشکرێ ناتوانن زەبتی ئەو وەزع بکەن کە هیچ بە شێوەیەک لەم مەسەلەی کوشتنانە ڕوونەیە. موشکیلەیەکی کە هەیە کە ئێستا بووەتە موشکیلەیەکی یعنی نە لێ کۆڵراوەتەوە نە حەلیشی ئەکەن. ئێمەی مرۆڤ یەکێک لەو شتانی کە پێی گەورابین، پێی گەشاکەین، فێریشتی پێبین، پێڵێن مۆدلین، واتە مۆدێل وەرەگرین ئێمە لە ژیانمانە. مۆدێلی مامۆستا، مۆدێلی جلەبەرکردن، مۆدێلی خواردن دروستکردن، چاو لێ ئەەکەین. هەموو جارێکێکێک کە بێ بە مۆدێلێک لە بەردەمی ئێمەیە بۆی چاوی لێ بکەین. ئێستا مۆدلین بە مۆدێلکردنی مەسەلەی کوشتن لە ڕێگای ئیعلامەوە ئەوەنەی کە مۆزوعەکەی یەک ئاسان کردووە، دووش گەیانوێتە هەینێک کە ئەوەنە بەرگوێەکەوێ و حەلێکی واشی نییە، عقوبەیەکی واشی نییە. یعنی ئێستا لە وڵاتی ئێمە مەسەلەن ئەعدام نییە، خۆی بە زۆر پێوەەر بۆ نمونە پیاوکوژە بێ ئەعدام کرێت، بەڵام ئەوەش نییە. مەسەلەن ئەم بە مۆدێلکردنە ئەوەنەی کە شتەکەی بڵاو کردێتەوە ئەوەنەی کە شتەکەی تەشەنە پێ کردووە. ئەوەی کە جێی داخە ئێمە هەر لە مناڵیەوە بەڕاستی خاصن ئەم 30 ساڵەی ئەخیر، ئەم 30 ساڵەی ئەخیر بەڕاستی لێکترازانێکی زۆر گەورەی کۆمەڵایەتی هەیە. بەهاکان زۆر شێواون، بە دەرەجەیەک شێواون کە تۆ مەسەلەن کەس نە مافی خۆی و نە ئەرکی خۆی لە بەرچاوڕوونێکی هەیە و نە پێگەی خۆشی هیچ کەسێک گەزانێ بزانێ چی و لەکووا ئەتوانێت چی بکات، چۆن سنوور بۆ خۆی دانێت، چۆن سنوور بۆ بە بەرامبەرەکەی دابنێت. گەشتوینە تەڕادەیە کە یعنی لە هەموو شتێک توندڕەوین، ئەکستریم یان لەم سەرەوە. ئەمە کێشەیەکی جیهانیە، بەڵام بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەشە لە ناو کۆمەڵگەی ئێمەیە کە تۆزێک ئەتوانم بڵێم لە مستەوای وڵاتە زۆر دواکەوتەکانی ئەم سەرەوەی لای خۆمانی لە مەسەلەی کوشتنی ژنانە بە دەرەجەیە کە هیچ بە دوواداچوونێکی جددی نییە، زۆر ناشرینە کە لە تەلەڤیزیۆنەکانە بیستێڵی کێشەی کۆمەڵایەتی. یعنی چی کێشەی کۆمەڵایەتی؟ مرۆڤێک کوژراوە، ئەبێ قانون تەحدیدی کا لەسەر چی کوژراوە، وەنیە بۆ کوژراوە. مەسەلەن تاوانبارەکە ئەبێ هەر بەناو حکمێکی ئەدامەیرێ و تردا ئەنرێ و لەپڕ پاش چەند ساڵێک بەرەڵا ئەکرێ. ئەمە هەمووی پێویستی بە پیاداچوونەوە هەیە. ئەگینا من ترسی ئەوم هەیە ئەم شتە تەشەنە بکات، چۆن هەنیشتی کە لە وڵاتی ئێمە تەشەنەی کردو و سنووری بۆ دانراوە. مەسەلەی ژن کوشتنیش بەڕاستی زۆر بێمەعنا تەشەنەی کردو بە دەرەجەیە کە ئەکرێ لەسەر شتێکی زۆر بەسیط ئینسانێ بکوژێت، شتی زۆر بەسیط، یعنی نەک تاوان و نەک کێشەی گەورە و
نێک ئەم کێشە کۆمەڵایەتیانی کە باسەکرێت لەسەر شتی زۆر بچکۆلی بەسیت ئەکرێ ئینسانێ بۆ کوژرە و بێباکانەش تێپەڕ مەوزوعەکە. پێم وابێ ئەوانە زۆر هۆکارن بۆ پەرەپیان و تەشەنەکردنی حاڵەتەکە و بە دووادانەچوونی و بەداخەوە سزای مەزبوطی ئەوەی کە شایەنی بێت. جاری وا هەیە کەسێک ئەبێ بە قاتڵ، بەڵام قاتڵێک تا قاتڵێک ئەکرێ فەرقی هەبێ، بەڵام ئەگەر لێکۆڵینەوەیەکی جدی نەکرێت وەکو چۆن مەوزوعەکە ئیعلانەکرێت کە کێشەیەکی کۆمەڵایەتیە، ئەگەر ئیعلانێکیش نەکرێت کە کێشەکە بەرەو کێ ڕۆشتووە، ڕەوتی لێکۆڵینەوەکان بەرەو کێ ڕۆشتووە، چ سزایەک وەرەگرێت، چ سزایەکی پڕ بەپێست وەرەگرێت، من پێم وابێت کۆنتڕۆڵ هەر ئاوا لە دەست چووە و ئەتوانین بڵێن هەر بەرەو زیادبوونی شەڕات. لەوانەیە ئێمە لەسەر وەرەقا لە وڵاتەیە لە دەستورە و لە قانونە شتی زۆر مەزبوطمان هەبێ بۆ ڕوبەڕووبەری ئەم دیاردانە، بەڵام لە تەطبیقا ئێمە هەتاکو ئێستا ناڕوونێکی زۆر گەورە لە وڵاتی ئێمەیە هەیە، نائەدالەتێکی زۆر گەورە لە وڵاتی ئێمەیە هەیە بەرامبەر هەموو نەوعەتوم و تیژەکان. جا چ جای مەسەلەی خوێنڕشتن و قەتڵکردن. کێشەی ئێمە لەم وڵاتەیە حکومەت دایمە، حکومەت وەکو باوکی خێزان وایە، باوک دەورێکی زۆر گەورە ئەبینێ لەسەر هەموو پرەنسیپەکان، هەموو حدودی خێزانەکەی، هەموو شتەکانی کە لە ناو ئەو خێزانەیە پێویستە وەکو تایبەتمەندێتی پەیڕەو بکرێ، هەموو عیقاب و سەوابەکان. حکومەتیش وایە، حکومەت چونکە دەسەڵاتی تەشریعیە دەرکردنی یاسایە و دەسەڵاتی جێبەجێکردنی یاساش. ئێمە لەم بینەیە گاپ بۆشاییەکی زۆر گەورە هەیە، چونکە ئەگەر بڕۆی بەدوایە بڕۆی 200 وەرەقەت بۆ دەرەهێنن ئەڵێن ئەمە چۆن بە دەستور و بە قانون ئەمانە هەیە، ئەم عیقابانە هەیە، بەڵام وەرە ئێمە ئەم چەند ساڵە لە هەموو کەیسی کوشتنەکانە، جا کوشتنی ژنانە یاخود کوشتنی بێتاوانەکانە یاخود کوشتنی سەیرسەیرە وەرە چ بەرچاوڕوونیەک هەبووە لەوەی کە ئەوە قانون ئەم قانونە تەطبیق بۆ بەسەر عمومی خەڵکە بەبێ جیاوازی، بەپێی شێوازی تاوانەکە، بەپێی حەقی یەک تاوان لێکرا و حەقی عامیش، چونکە دایمە لە قانونە دوو حەقە هەیە، حەقی تایبەتی کەسەکەت هەیە کە مافخوراوە و حەقی عامت هەیە، چونکە تۆ کاتێکی کە کەسێکە ئیتر بە هەچ هۆکارێکە هین لە دەستەیە کۆنتڕۆڵی خۆی لە دەستەیە وەکو کەسێکی درڕندە ئەنیف ئیشەکە لە ناو کۆمەڵگەیە، هەر ئەوە نیە بەرامبەر کەسێک کردوێتی بەرامبەر خێزانێتی تر، ئەمە ئەکرێ بەرامبەر خەڵکانی کە لە ناو کۆمەڵگەیە، بۆی دایمە حەقی خاص هەیە و حەقی عام هەیە. ئێمە هەتا حەسکی نادیاری و ناوازەحیمان لەم تەطبیقی جێبەجێکردنی قانونە لەم وڵاتەیە هەیە، بۆیە یەکێکە لە فاکتەرە هەرە بەقووەتەکان کە ناتوانرێت کۆنتڕۆڵکردنی کوشتن و بەتایبەتی کوشتنی ژنان لە وڵاتی ئێمەیە تۆزێک باشتر بکرێت. ئەمە و کۆزانی چیلاتۆ وەکو شتێک هاتوو ئەوەنە تێکەڵ و پێکەڵ بووە، لەوانەیە بڵێم ئیشێکی زۆر ئێستا شتەکان زۆر ئاڵۆزاون بەیەکە، بەڵام هەموو کاتێک درەنگ نییە بۆی بکرێ ئاوڕێک بێرێتەوە، چونکە ئێستا ئەوە تا ئەبینین لە هەنی حاڵەتە ئاوڕێک خەریکە ئەیرێتەوە لە کۆمەڵێ مەسەلەی کۆمەڵایەتی و نیشتیمانی ئیتر هەنگاوەن ڕێ بۆی جێبەجێ بکرێ، قەت درەنگ نییە بۆی ئەمەش ئیشی لەسەر بکرێ. ئەکرێ ویست هەبێت زۆر بە بەسیتی ئەتوانرێ ئیشی لەسەر بکرێ، بەڵام ویست و ئیرادەیەکی زۆر بەقووەتی ئەوێت کە مەسەلەکە هەوەکوتم زۆر بەسیتە، تەنیا ئەو قانونی کە هەیە من دڵنیام لە قانون و لەسەر وەرەقەیە باش کراوە، هەر واش ئاوا جێبەجێ بکرێ، مەحسوبێت و منسوبێت و واستەکاری و چاوپۆشین و مەسەلەی شەرەفە و مەسەلەی کۆمەڵایەتیە و ئەم شتانی لێ دەرکرێت، قانون جێبەجێ بکرێت، یەکێکە لە هەنگاوە هەرە گرنگەکان. ئیتر خۆی عادەتەن لەسەرەوە ئیشەکە دابەزێتە خوارەوە، خۆی وایە دایمە لەسەری هەرەمەکەەوە کە ئیش دەست پێ بکرا ئۆتۆماتیک گێتەوە خوارەوە، ئیتر سەیرەکەی قوتابخانەکان پەروەرداگرێتەوە، کۆمەلگاگرێتەوە، میدیاگرێتەوە، هەموو یەکگرێتەوە، بەس پێویستە لەسەری هەرەمەکە بەجددی ئیشی لەسەر بکرێت.